خۆشەویستمان دەفەرمێ فەلیەتەوەضە با سەرەتا بەر لەوەی دوعایەکە و داوایەکەی بکە فەلیەتەوەضە با بچی دەستنێژێکی تەواو دەستنێژی ڕێک و پێک بگری وەلیوحسینی الوضوءا بەڵام کە دەستنێژەکەی دەگری وەلیوحسینی الوضوءا بە جوانی و بە باشی دەستنێژەکەی بگری دەستنێژێکی کامل دەستنێژی تێر و تەسەل ئەوەی کە پێویستە لە ناو دەستنێژەکە هەبی وەکو ئەرکان وەکو سنەت هەمووی تێدا هەبی کە ئەرکانەکانی شەشە کە سنەتەکانی تەقریبی دێ بە هەمووی دەکات 16 واتە هەر لە بیسمی الله کردن و لەوەی سێزار ئەندامەکانت بشۆی و ئەو زیانی کە پێویستە ئاو بەسەری دابڕەوە هێشتێک نەبی مانعی بکەو کە ئاو بگاتە پێستەکەی چە دەستنێژی جوانی گرت ئەو جە وەلیوسەلی ڕەکعەتەینی خۆشەویستمان دەفەرمێ با 2 ڕەکعەت نێژی سنەت بکە واتە نێژی حاجە بکە ئەو جە کە دەستنێژی گرت و بە جوانی و ڕۆقی و لە ڕاوەستا و 2 ڕەکعەت نێژی حاجەی کرد ثم ليثني على الله بە شێوەیەک مەدحی خوا بکە بە شێوەیەک سەنا لە خوای بدە بە شێوەیەک بە خوای گەورە برێ کە خوای گەورە دەوەشێتەوە واتە الحەمدولله بکە بە شێوەیەک حەمدی خوای گەورە بکە کە لە خوای گەورە دەوەشێتەوە وليصلي على النبي صلى الله عليه وسلم أوزل باش الحمد لله اللهم لك الحمد أنت قيوم السماوات والأرض اللهم لك الحمد أنت رب السماوات بشر يعني اللهم لك الحمد حمدا كثيرا طيبا طاهرا باركا به يعني هربري الحمد لله أجدبي أوزل باشان صلواتي لبيغمبر بدي صلى الله تعالى عليه وسلم ثم ليقول دزنيج شوشت دور كعد نيجكت كرت برو قبلي أوزا بسم الله بك والحمد لله بك والصلوات لبيغمبر صلى الله عليه وسلم ده أوزا أو دعاء بك أو دعاء بك بيغمبر صلى الله عليه وسلم فير ما عندك بو نيجو بو دعاء لأخوائي قولة داوي حاجته بيستكد بك لا إله إلا الله الحليم الكريم سبحان الله رب العرش العظيم الحمد لله رب العالمين أسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك والغنيمة من كل بر والسلامة من كل إثم لا تدع لي ذنبا إلا غفرته ولا هما إلا فرجته ولا حاجة هي لك رضا إلا قضيتها يا أرحم الراحمين أو حديثة بيشوات الترمذي وابن ماجه تخريج يعني كردية للروايات تشتر ابن ماجه وندشي زيادة كردية يا أرحم الراحمين إجلي أوزا ثم يسأل من أمر الدنيا والآخرة ما شاء فإنه يقدر أوزا داوي هرشتك بك لكاروباري دنياي بي يعني كاروباري قيامتي بي ما شاء فإنه يقدر خواي قولة جل وعلا أو شتي لبو تقدير دكاتن كما تبرزا أبو الشيوة دعاي بك ببارتوا لدرجاي خوي رب العالمين يكم زار بتوحيد بيكتابرستي بخوا بيكزانين لا إله إلا الله لو كونوا كائنات وبنوري هيت برسرا وقنيا براستي وبحق إلا الله إلا خوايا واتخوايا توتاك برسراوي مني توتاك معبودو بدينرو بيداكرو روزي دري مني خوايا تو خوايك مشتكل لبدست قديري قادري مقتدري بدا صلاتي بسر مشتك اشتقنيتو عاجزو دستوان بكا أوي أتو بتوي هر أو دبي أوي أتو نتوي نابي لا إله إلا الله هيس برسرا وقنا إلا الله نبي الحليم أو خدايك حليمة حلمي هي واتا زو تورا نابي زو غزب لبندكاني ناقري نرمونيانو لسر خويا الكريم أو زلقروي كإنسان أو عند جناح بار بي وتاوان بار بي مقصر بي برامبر خواي قبرا كسي خداي قورة جل وعلا بخرابكاني أو ناكا بخرابكاني أو نايقري أو زكريمة كرمشي قلق زورة سبحان الله بخشيني قلق زورة خدايش أو انده بخشيه انديا اگر أو خلق هرهم اللي هيك داوي لخواي قورة كان بإين سودزن تسيان دبي خواي قورة بهميان ببخشي هيشتك بقدر درزيك تسن لبحرك درزيك لناو بحرك اقري تسن لو بحرك كم دكا أو دجل رحمتي خواي قورة وبخشي خواي قورة كم ناكا سبحان الله باچی بێگەردی بۆ خوا پاکە خاوێنە دوورە بێلەکەی لەموو ئەوەی کافر و بێبڕوایەکان دەنەبەر خوای گەورە رب العرش العظيم هەر ئەو خۆی خاوەن و بەڕێوبەری خاوەنی تەخت و بارەگای گەورەیە
الحمد لله رب العالمين. او زخوای هر اتو مستحقی و شایانی بۆی حەمد بکرێ و ستایش بکرێ لە بەرەوەی تۆ رب العالمینی. تو ئەو هەموو عالەمە کە وەکو ابن عباس دەفەرمێ 8,000 عالەم هەیە. ئێمە ئینسان بە هەموو جۆرەکەمان عالەمە چین، ماسی بە هەموو جۆرەکانی عالەمەکە. سبحان الله، مەلایکەت بەتەنێ عالەمەکە، جین بەتەنێ عالەمەکە، وجا عالەمی نەباتمانێ، عالەمی حیوانمانێ، 8,000 عالەممان هەیە. خوای گەورە ئەو هەموو عالەمەی بەخۆی دروست کردیە، پەیدا کردیە، لە نەبوونەوە هێناوێتە بوون. ئەوجا ئەسئەلوکە موجباتی ڕەحمەتیک، ئەسئەلوکە خوایە داوای ئەو شتانت لێ دەکەم کە ڕەحمەتی تۆم لۆم سۆگەر دەکا. موجباتی ڕەحمەتیک، خوا دەمێ ئەو شتانە بڵێم، دەمێ ئەو شتانە بکەم، ئەوها تاعەت و عیبادەت بکەم بە شێوەیەک ئەوها لە گوناح و تاوان دوورکەومەوە کە ڕەحمەتی تۆ، میهرەبانی تۆم لۆم سۆگەر دەکا. وعزائمە مەغفرەتیک، ئەو شتانەش یا ڕەبی خوایە کە لێخۆشبوونی تۆم لۆم سۆگەر دەکا، واتە عەزمم زیاد بکە، هیممەتم بەرز بکە، شتێک بکەم ببێتە مای ئەوەی کە ئەتوو لە گوناحەکانم خۆش بی. والغەنیمەتە من کولی بر، خوایە دەمەوێ هەرچی چاکێ بەشم بدەی، واتە وەکو غەنیمەت، وەکو دەستکەوت لە هەموو چاکێک، هەر قسەیەک خێرەیە، هەر کردەوەیەک خێرێ، خوایە دەمەوێ بەدەستی بینم. والسەلامەتە من کولی ئیثم، خوایە هەرچی تاوانەکە بچووکە گەورەیە، ئەو تاوانەی بە زبان دەکرێت، بە دڵ دەکرێت، بە دەست دەکرێت، بە دامێن دەکرێت، بە دەسەڵات دەکرێت، بە ماڵ دەکرێت، بە منداڵ دەکرێت، بەستێری خوایە لە هەموو ئەو تاوانانە سەلامەتم بکەیت. لا تدع لي ذنبا إلا غفرته، بەدڵێکی گەڕاوە شکاوە ئەوها لە خوای گەورە بکە، خوای هیچ گوناحەکەم پێوە نێلی ئیلا لێت خۆش ببووم. لا تدع لي ذنبا، هیچ گوناحەکەم لۆ نێلی، واتە وازم لێ نێنی، هەر گوناحەکەم پێوە بی هەم لێمی بکەیەوە هەم لێشم خۆش بی. ولا هەممەن ئیلا فەڕەشتە، هەر خەم و خەفەتەکەم هەویتن خوای فەرەجم لە بۆ بنێری. ولا حاجەتەن، هیچ پێویستێکشم نەبی، هي لك رضا مادام تو بي رازي إلا قضيت يا أرحم الراحمين، إلا لبوم زيب كي ئافرەتێک کە دەیوێ شوو بکە، خێزان دروست بکە، ئەیش بێتە داگ، ماڵێک بۆ خۆی دروست بکە، خوای ئەوم لە بۆ بکەی، چێ خێرە. گەنجێک دەیوێ ژن بینی، ماڵێک بۆ خۆی دروست بکە، کەسێک دەیوێت تەعین ببی، دا بمەزرێ، ئافرەتێک دەوێت پیاوەکەی لە دەست نەدا، پیاوێک دەوێت ژنەکەی لە دەست نەدا، ژن و پیاوەک حەز دەکەن منداڵەکانی ڕێک و پێک بی، خۆی هەمومان لۆ جێبەجێ بکەی یا ئەرحەم الراحمین. لە زیادەکەی ابن ماجە دەڵێ داوای هەر شتێک بکە لە دوای ئەو نێژە بەسراوی بێتەوە بە کاروبار نییە قیامەت ئیلا خوای گەورە جەل وەعەلا لە بۆی جێبەجێ دەکە.